ڕۆژی هەینی 27 ڕازبەری 1403 باری تەندروستی وریشە مرادی پاش 9 ڕۆژ مانگرتن لە خواردن تێکچوو و بەرپرسانی زیندانیەڤین بایەخ بە دۆخی خراپی ئەو بەندکراوە سیاسیان نادان. بە پێی زانیاریەکان زەختی وریشە مرادی دابەزیوە و جەستەی لاواز و بەهێز بووە. ئەو بەندکراوە سیاسیە لە ڕۆژی 19 ڕازبەری ئەم ساڵەوە دژ بە سزای ئێدام مانی لە خواردن گرتووە و 2 ڕۆژ لەمەوبەر واتە 27 ڕازبەر ڕێگری بە کاتری دەرمانی زیندان نەداوە سرۆمی بۆ دابنێن. وریشە مرادی بە فەرمانی قازی سەڵەواتی لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ئەو بەندکراوە سیاسیە لە ڕێکەوتی 10 ڕازبەری 1402 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە دەوروبەری شاری سنە دەست بەسەر و بە تۆمەتی بەغی واتە چالاکی چەکدارانە دژ بە کۆماری ئیسلامی ڕەوانەی زیندانی ئەڤین کراوە. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆماندا من پێم باش بوو 2 بابەت کە یەکێکیان مانگرتن لە خواردنی وریشە مرادی بخەمە سەر باس و گفتوگۆ و یەکێکی تریان لەسەر گەڵاڵی عفاف و حجابە کە میوانێکی دیکەمان هەیە. بەشی یەکەممان بە میوانداری زۆر بەڕێز خات و شیوا مەحبوبی وتبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسیە کە ئەم گفتوگۆ دەست پێکەین. خات و شیوام کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. منی سلامەکەم لە ئێوە و لە بینەرانتان. زۆر سپاس بەخێراتن دەکەم. خات و شیوە هەروەکو ئاگادارن ئەمڕۆ کە ئەم بەرنامە زەبتەکەین 12 ڕۆژی مانگرتن لە خواردنی وریشە مرادیە لە زیندانی ئەڤین. هەروەکو ئێوە و بینەرانیش ئاگادارن شەڕی ئیسرائیل و ئەوەی کە ئێستا لە لوبنان و غەزە ڕوویداوە کەمێک وەزعیەتی زیندانیانی سیاسی پراوێز خستووە. وەکو ئاخرین نامەکەی وریشەش باسی لەوە کردووە کە ئەم شەڕە نابێت ئێمە لەبیر بچینەوە ئەو کەسانی کە لە زیندانن. قسەتان لەم بارەوە چییە؟ بەڵێ دەقیقەن دروستە ژن شەرایەتێکی حتا زۆر خەتەرناکتر لە قەبلە بۆ زیندانیانی سیاسی مەخسوسەن ئەوانەی وا وەک وریشە حکمی یعنی لە خەتەری حکمی ئێدامان. بۆ بۆنەوەیە کە ئێمە بە عنوان کۆمیتەی ئازادی زیندانیانی سیاسی چەندین دەحفەنامەمان نووسیە بۆ ڕەسانەکانی بەسەڵام میدیای غەربی و بۆ دەوڵەتەکان کە ئائیسە جمهوری ئیسلامی بە خاتر ئەوەی کە ئەخبار زۆرتر متمرکزە لەسەر مەسەلەی شەڕی بینی دەوڵەتی ئیسرائیل و حەماس و یا ئائیسە بۆ حەملە بە حیزبوڵای لە لوبنان و ئەمانە بۆ بۆنەوە جمهوری ئیسلامی لەم فرسەتەی ئیسفادە کاکە نەتەنها فشار بۆ زیندانیەکان زۆرترکە بەڵکو فشار لە جامعە زۆرترکە ئەزانین تێدادێکی مرتبەن ینی هەرچی ڕۆژە فعالین موردی تهدید قراران و هەروەها ئێدامەکان هەرچی زۆرتر بڕواتە بەرەوە چون ئالەم بێخەبەری ڕەسانەیە ئیسفادە کە ئەوە ئەواتە بەرەوە. جالم وستا وەختێکێ وتم شاکەن یەکێ وەک وریشەی مرادی کە لە قەبل و وەزعیەتێکی زۆر خراپی بووە و واقعاً بێعەداڵەتی لە حەقیە کریە ئیسە مەجبورە بۆ ئەوەی کە مەسەلەی ئێدام مەترەح بکە دەسا بە ئێتسابی غەزا. ئەوەی شەمان لەبیر بێ وریشە فقط بۆ وەزعیەتی خۆی و حکمی خۆی دەسی بە ئێتساب نەدا دەقیقەن لە ڕۆژی جەهانی مبارزە لەگەڵ ئێدامە دەستیدا بە ئێتساب غەزا بۆ ئێتراز بە ئێدام هەیە کە لە ئێرانە هەیە. ئالەم وەزعیەتە من واقعاً وەختە تمشاکەم چەند دەحفەیەوە وەزعیەتی ئەم زیندانیانە لەناو ئەخباری ڕەسانەهای کشوەرهای مختلفە ئەبینن و ئەمە بە شدەت خەتەرناکە چون جمهوری ئیسلامی ئەتوانێت هەر بەڵایە بەسەر ئەم زیندانیانە بێرێ. بەڵای خات و شیوە ئەم مانگرتن لە خواردنەی وریشە مرادی و ئەو لای بەندکراوانی سیاسی وەکو خۆشتان ئاگادارن کە هەموو سێشەمەی کارزاری نابایەدام لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەڕێوە دەچێت چەندە دەتوانێت تەئسیر و کاریگەری بێ لەسەر ویست و داخوازی ئەم زیندانیانەوە هەروەها چەندە دەتوانێت دەنگیان بگاتە دەرەوە. تابانە مە ئەرسەیەکی زۆر زۆر مهمە ئەگەر لە من پرسیارکەن منێژمەمە جەمبەیەکتر لە ئینقلابی ژن ژیان ئازادیە ئەم جارە لە ناو زیندانەکانەوە شاهدین کە زیندانیەکان خەریکن واقعاً گیانی خۆیان ئەخەنە خەتەر بۆ کە هەر سێشەمە ئەماسن شتیوا زۆر ئەسەن نەبووە تاریخیە دوای چەندین مانگ خەریکن لە 22 زیندانە هێشتا هەر سێشەمە ئێترازەکەن و بەخشێکی مهمی ئەم قەزیە ئەوەیە کە ئەمانە فقط حتا بە ئێدامی زیندانیانی سیاسی ئێتراز ناکەن بەڵکو بە ئێدام بە عنوانی ئەوەی کە حەقی زندگی لە ئینسانەکان سەلبەکە خەریکن ئێترازەکەن
طبعا ئایسێ ئێمە شاهدی ئەوەین کە احتمالاً زان کە چەند نەفەر لە ژنانی زندانیانی سیاسی زندانی ئەوین ئەس جملە بوریشە خەریکن پەروەندە سازیان بۆ ئەکەن و چەندین مانگ حکمی ئیزافەیان پێدان بۆ ئەوەی کەوتیانە ئێوە بە ئێدامی ڕەزا ڕەسایی وەختە ئێترازیان کردووە 5 نەفەریان دووبارە خەریکن پەروەندە سازیەکەن. خب ئالەم وەزعیەتە وەختێ وتمشایەکەن ئەم ئێترازانە لە زندانە بێحەد مهمە چون خب متاسفانە شاهدی اعتراضات لناو خيابانا بو شكلي قبلنين ديارة أو اعتراض وكلن انقلابي جنجيان آزادي خريكة الأشكال مختلفة إدامي هي بلام آئسة وقت تمشا كان واقعا عرسي أصلي الزندانة كانن وأما زور مهمة من همیشه وتما شاعر لبرنامه های قبلی ویش وتما که نگرانیم اوه که ام اعتراض زندانیانه زور دنگی ندات ولی دنیا درست تلاشه کی زور مکره ولی هشتا کافی نیه چون ایسه که وقت گوریشه لنظره بگرن اوه اشارتان که لاولی برنامه که وضعیتی جسمی کی زور خرابی هیا و در نتیجه اوه اگه تمشاکین به نوع اعتصابی دارویشی کرده چون حاضر نیه هیچ داروی قبول کاتا جوابی خواستەکەی نانۆ یعنی وەزعیەتی وریشە ڕۆژ بەڕۆژ زووترێ بە تایبەت وتێتی ئێتساب غەزای نامەحدودی کردە. ئێمە ئەوەیشە زانین کە وریشە زمانێکە دەستگیر کرا چەند مانگ هیچ کەسێک خەبەری لێ نەبوو و شکنجەیەکی وەحشەتناکیان کرد تا بلەخەرە هاوردیانە بەندی عمومی ئێوە ئەگە گشتەمانە بنێنە سەرۆ بە شدەت خەتەرناکە وەلێ عەلارەغمی و چون واقعا ئایسە ئەرسەی اعتراض مخصوصا بإعدام بنظر من بتايبد لزندانة كان وأما زور مهمة وزور أتواني تأثيري به بشرطي أويك بتوانين للسطحي كي بينو ملاليا مطرحي كي بەڵێ خات و شیوای خۆتان ساڵەکانی 6 زیندانی سیاسی بوون ئەیا ئەم مانگرتن لە خواردنە هەر لە ساڵەکانی 6دا هەر ئاواز سنەتەن هەر بەردەوام بوو یان زیندانیان دەیانتوانی بەو ڕاحەتیە مانگرتن لە خواردن بەڕێوەبن؟ خب اعتصاب غزة طبعا تاريخي قديمي هي طبعا فقط مختص إيرانش نية نوعك بنوع اعتراض تبديل بو بلي أو وقت شلده هي شخصة هر اعتصاب غزة بو خودي من حدودي بمعدة روج لقل حاوبندية كان مانا اعتصابي غزة منكر که خواستاری بون ملاقات من بمن و من ونو بندی عمومی بالاخره اول زندانی لنا و زندانه برحال ناتواني بروحة مراكز الشهر تظاهرات كا شتيك هابدسيو اعتصابي غزاي كالجياني خوي ما يداني طبعا اما بعنوان كوميتي آزادي زندانياني سياسي همیشه هیچ وقت پیشنهاد نکن زندانی اعتصابی غزا که بو اوی که اعتصاب غزا به شدت به جسمی او زندانیه لطمعه و وضعیتی هر چی خرابتره و لحاله که جمهوری اسلامی هیچ گونه توجه نکه اویشه لنظر اگرن اما لشرایطه که لگل رژیم که روبروین که اصلا بوی مهم نیه یعنی زندانی بو مثالی و دهی 60 بود بارها زندانی اعتصاب غزا کرده خودی من که اعتصاب غزام کردو وقت طبعا ما ميديا اجتماعي ما نبو اصلا هيج كس للدنيا نيزاني ك مني نوعية ساب غزام كده حتى اجيانم لدستاي هيج كسك نيزاني ايسا خوب بخشكي ويك امشتمون اكسبتو اتساب غزا واقعا زنداني للناچارية ايكا يعني اعتصاب زور جار اما شاهد يوبون تحسن كان زندانيان سياسي زنداني امين لحوشي زنداني امينا تحسن يانكن بيانية آن درو اعلام كان بفراخانان وهميشه من خوم حتى بعنوان زندانية سياسي سابق هميشه اعتصاب غزا آخرين ناچارترين تصميمه چون سؤالك من خوم لمقابل خوم آدامنا وقت اعتصاب غزام كر من بو او اچم که گیانم لدسمم من نمزانی دوای دروش جو اوانو کسی که اعتصاب غزا که برو اوار و ایجه من برو اوارم که ممکنه بمرم یعنی پس توانیم بزنین که انتخابی او چنه سخته چون زندانی حتی فقط لمورد خوی و فکر نکاتو فکر کاتو چه تأثیری کی لسر خانواده من که اعتصاب غزام کرد فقط لسر من تأثیری نبو لسر هاوبندیەکانم بوو لەسەر خانەوادەم بوو کە هەر ڕۆژ نەگەران بوون کە من ممکنە گیانم لەدەست بم بۆ کە وەختێکە ئەبیسین وریشەی مرادی هەر زندانیەتە دەست بە ئێتساب غەزا ئەمە یعنی گیانی خۆی ناتە کەفی دەستی و نابێ وابێ من هەمیشە استنباتمەوەیە کە وقت زندانی سیاسی دسا به اعتصاب یعنی به جامعه که ایوه او النازی که ابی خریکن تلاش نکن فراخانه به جامعه اعتصاب غزا که من مجبورم گیانی خوم بخم خطر لشرایطی که از قبل
گیانم لە خەتەرا بووە و ئەمە فراخانە کە بە خەڵک ئەشە ئەتسابم بەنەزەر من هیچ زندانی سیاسیە نابێ مەجبور بێ ئەتساب غەزەکە چون لەژێر شکنجایە لە خراوترین شرایطایە ئەتساب یعنی من بەرەوە ئەوە ڕۆکەگیانی خۆم لە دەست بم. بەڵای خات و شیوان من کەلمەیەکم بەکار بروتم ئاسانی لێرەوە داوای لێبوردنەکەم مەبەستمەوە بوو کە ئەو گوشارانە کە لەسەر زیندانیان بوو هەر ئاوا مەجبورە بوون مانگرتن لە خواردنگرن بۆیە لێرەوە قسەکەم ڕاست دەکەمەوە بۆی کە هەڵەی پێشنێ لە کاتی قسەکانمانە مەبەستم لەوە بوو کە فشارەکان زۆرترە بوو لەسەر زیندانیان. خات و شیوە ئێوە ئاگادارن لە یەک مانگی ڕابردوودا چەند جار لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لەلایەن ژنانەوە بەتایبێت 22 ژنی زیندانی سیاسی لە زیندانی ئێڤین نامەیەکیان نووسی و بەرامبەر بەو کردەوە ناشرینانەی کۆماری ئیسلامی کە پشکنینی جەستەییانەکات ناڕزایەتیان دەربڕی و داوایان کرد کۆتایی بەم ئازارە بێن و هەروە پەروانە سەکینە کە دوێنێ ئەویش نامەیەکی بڵاو کردەوە. پێتان وایە ئەمە درێژەی هەمان ڕەوشە کە زیندانیانی سیاسی بەرامبەر بە کۆماری ئیسلامی دەری دەبڕن بۆەوەی کە ناڕزایەتی خۆیان دەربڕن؟ دقیقاً وایە و بەنەزەر من نەتەنها ئەمە ئیدامەی ئەوەیە بەڵکو بە شدت عەزیم و گەورەیە وەختی کە زیندانیانی سیاسی ژن چون بزانن ئیسا ئەلبەتە دوای انقلابی ژنجیان ئازادی چ پیا و چ ژن موردی تعرضی جسمی جنسی هەرچی ڕۆژە قەرارەگرن وەلی بەتایبەت لە زیندانە وەختی کە ئێوە قسە ئەکەن و ئێعتراز ئەکەن بەوەی کە نابێت تعرضی جنسی بکرێ بە ژنان بە نەوع خەریکی ئەفشاگەریەکەی ئەگەر لە خاترتان بێ چەندێ بەر لەمە پێم وایە پارەکە بوو ژنانی زیندانیانی سیاسی ژنی زیندانی ئەڤین دانەی بەیانەیەیان داکەوتیان ئەبێ ئاپارتایدی جنسیەتی لە سەتحی دنیا جۆرمەنگاری بێ ئەمە زۆر مهمە بەنظر من ئەمانە گشتی ئێدامەی ئێعترازاتێکە کە وەختی تەوەجۆکەن ئەمە ئێعترازاتانە خەریکە ئەڕواتە بەرەوە عەقەب نشینی ناکە یعنی وەختێکە ئەبینن ئێوە مثلا پارەکە زندانیانی سیاسی ژن لە مورد ئاپارتایدی جنسیەتی و قسەیان کرده ئایسە لە مورد ئێعدام و بەتەور کولی نەفقەت ئێعدامی خۆیان خەریکن ئێعتسابەکەن و دوای ئەوە لە مورد تعرضی جنسی و قساکەن بە زیندانەکان ئێوە ئەگە ئەم ڕەوەندە تمشاکەن کە ئەمەم ئێعترازاتانە نەتەنها عەقەب نشینی نەکردە عەلا ڕەقمی تەهدید و زەرب و شەتمیان لە زیندانە بەڵکو ڕۆیشتە بەرەوە و ناچێتە بەرەوە من ناچێتە دواوە من یەک نوکتێک ئشارەکەم ئێوە وتان کە بە سورەت لەفزی وتان کە ئایا بە ئاسانیە بوو بەنظر من نوکتێکی جالبەیە وتان من منزورەکەتان متەوەجێ بووم منزورتان چی بوو ولی یەک شتم گەرەکە بێژم وەختێکە ئێمە ئەبیسین کە زیندانیەکی سیاسی ئێعتساب غەزاکە بەنظر من بەتۆر عمومێژم نایەوە بەتۆر عموم زۆر کەس نازانێت چ سەختیە هالە پشت ئەمەوە ڕۆژانە ئەو زیندانیە چ زەجرێ ئەکێشێ یعنی من خۆم وەختە تەجروبەی خۆم تمشاکەم من هاوبەندێکم نەیەتوانی لە حەمامە حتا خۆی شۆرێ و من بەو وەزیەتە جسمی و مەجبورم کۆمەکیکەم لە بیرمە وەختێکە یەک ڕۆژ دوو ڕۆژ دوای ئێعتساب غەزاکەم بە یەک معنی ئەسەن نەمەتوانی قسەکەم چون زوانم مرەتەبەن بە مەلاشکم و ئەچەسپا وەزنێکی زۆرم لە دەستا و گوێچکەم باش نەیە بیست یعنی منزورمەیەکە وەختێکە ئەبیسین یەک زیندانی ئێعتسابی غەزا کردە دوو کەلیمە نییە ئەوە دنیایەکە یعنی واقعاً ئەشێ خۆمان دوو دقیقە لە جێگەی ئەو زیندانیە دانێن کە لە هەر چی شتە مەحرومە و ئەمە خۆی نەیکردە جمهوری ئیسلامی کردیەتی من گەرەکم بۆ ئەوە بێژە من کامڵم منزورتان متوەجێ بووم وەلێ بەنەزەر من ئەبێ زۆرتر لەسەرەوەی کە زیندانی سیاسی وەختی ئێعتساب غەزاکە چ شتایەک جسمی ڕۆحی ڕەوانی لە ناو جەمعە تەنیا خۆی چ واقعاً مەسایبێک ڕوبەڕووە لەگەڵیا ولی علا رغمی ئەوە هەروایە کە ئێوە وتان ئەوە ئێعترازاتە ئیدامەی هەیە و بە شدت لە مەوزەی قودرەت و ئیدامەی هەیە لە مەوزەی زعف و ئیدامەی نییە. بەڵێ خات و شیوە هەر وەکو خۆشتان ئاگادارن کەیسی شەریفە محەممەدی و توماش ساڵحی بە تێکۆشانی خەڵکی ئازادی خواز چە لە دەرەوە ئێران چەند لە ناوە ئێران پاشەکشەی پێکراوە پێتان وایە دەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە کەیسی وریشە مرادی پەخشان عەزیزی هەموو ئەو زیندانیە سیاسیانەی کە حکمی ئێدام بەسەریاندا سەپاوە پاشەکشەی پێ بکرێ. ئێوە دوو مثالتان هاوردۆ دقیقاً توماجی ساڵحی و شەریفەی محەممەدی کەسانێ بوون کە کارزارەکەیان جەهانی بووە ئەوەڵەن خانەوادەکانیان تەلاشیان کرد دوایەوە جەهانی بووە بۆ خودی ئەو حمایەتگرتنە
باعث بوو کە حکمی ئەعدامیان لاغوە بێت و حکمی ئەعدامیان لە ڕوو تەرەحم و لاغ نەکریاتەوە لە ڕووی فشاری جیهانی و لاغ کریاتەوە. ئایسە من دوو نمونەی تر کە لزومەن حکمی ئەعدام نییە کە وەک نیلوفەری محەممەدی و ئەلاهەی ببخشە نیلوفەری حامدی و ئەلاهەی محەممەدی دوو دانە ژۆرنالیست و خەبەرنگارێک کە لە واقع ئەوان قەتڵی ژینایان ژینا مەحسا ئەمینیان ئەفشا کرد. ئایسە 5 ساڵ حکمیان پێدان. هەر ئایسە 500 نەفەر لە ئاشخاص لە حوزەی هۆنەریە نامەیان نووسیە بۆ خودی خۆی قەزاییە کە ئەوەشێ متوەقفکەن لە سەطحی دنیا بۆ ئەم دوو نەفەرە بۆ دوو ئەم ژنە خەبەرنگارە ئێترازاتێکی وەسیع کردیا. منزور مۆیە کە لە هەر شوێنێکە حداقل من خۆم چەندە هەیە لەم زەمینە کارەکەم هەر شوێنێ ئێترازە سوورەتی گرتە و جەهانی بووە بەرەو ئێدامانە گیریا. ئایسێ وتم شای وەزیەتی پەخشانی عەزیزی و بۆ مثال وریشەکەن دقیقاً مقدارێ لە وازافێ ئێمە توانیمان لە طرف کۆمیتەی ئازادی زندانیانی سیاسی و کەفالەتی سیاسی دانێ لە ئازای پارلەمانی ئیسپانیا گرین بۆ پەخشانی عەزیزی، بەڵام ئەوە فقط نابێ. یعنی ئایسە ڕێگەی ئەوەیە بتوانین لە سەطحی دنیا تەوەجۆی زۆرتر جالب بکەین. بۆ نمونە پەخشانی عەزیزی مەدەدکارێکی ئیجتماعی بووە و زۆر جێگە لە سەطحی دنیا ئیتحادیان هەیە و ئەتوانن لەو زەمینە نامە بنووسن بۆ جمهوری ئیسلامی. ئەگەر گەرەکمانە واقعاً حکمی وریشە و پەخشان و زۆری تر وەک نەسیم ئەمانە ئیجرا نەبێت ئەبێ فشارێکی جەهانی بێت، نایشوێ حتا ماتڵبین هەتا حکمی ئێعدامیان سادر بێ، ئەبێ ئەو فشارە بوێ. هەروواکە لە مورد فەرزکە نیلوفەری حامدی و ئەلاهەی محەممەدی و 5 ساڵەکەیان هەر ئایسە ئێترازیان کردە کە نابێ و 5 ساڵە ئیجرایی کەن. یعنی فقط لەو تەریقۆیە. بۆیە من ئایسە پێم وایە هەر کەسێک لەم زەمینە خەریکەی شەکە لە هەر کشوەرێکە هەیە بەراحەتی ئەتوانێت لە دەوڵەتەکەی گەرەک بێ کە نامە بنووسێ. پەخشان و وریشە ئەتوانن چەندانە کەفیلی سیاسیان بێت لە سەطحی دنیا کە ئەمانە بتوان فشار بێرن بۆ جمهوری ئیسلامی. لە ئیتحادیەکان بهترین شوێنە سازمانهای جەهانی ژنان، ئەم دوو کەسە لە عینی حاڵە فعالی حقوقی ژنانن، ئەتوانن لە طریق ئەوە بتوانن. ئەمە تا جەهانی ترکریە زۆر احتمالی کەمترە کە جمهوری ئیسلامی بتوانێ ئەمانە لە بین بووە. بەڵێ خات و شیوا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە، سپاس کە ئامادە بوو یەم جارێژ لە بەرنامەیە ئاسۆی بەرابەریە بەشدار بی. زۆر سپاس لەیەوە. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ خات و شیوا مەحبوبی وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی.